بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری ڕێکەوتنی هەرێم و بەغدا دەکەین لەسەر پرسی موچە لە ساڵی 2025 لەم ساڵدا چۆن ڕێکەوتنەکە کراوە و داواکاریەکانی بەغداد چین لەم ساڵەدا هەرێم دەبێت چی بکات لە بەرامبەردا بەغداد چۆن موچە دەنێرێ و موچەی مانگیەک بڕەکەی چۆن دەبێ و سەبارەت بە خانەنشینانیش پاراشتی کۆتایی خزمەت و ئیکرامیە چۆن بە خانەنشینان دەدرێ و سەبارەت بە پارەی پرۆژەکانیش ئایا دوای هەمواری یاسای بودجە تایبەت بنەوت پارەی پرۆژەکانیش دێت بۆ هەرێمی کوردستان و ئایا دەرفەتی دامەزراندنیش دەبێ بۆ هەرێمی کوردستان و قسە سەر موچەی مانگی 12 دەکەین. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر فازڵ نەبی بیرکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق لە هەولێرەوە قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لەگەڵمان دەبێت. کاکتۆر سوپاسیامە دەبوون دەکەین ئەگەر سەرەتا باز لە وردەکاری ڕێکەوتنی هەرێم و بەغدا بکەین. ئەمڕۆ وەزیری دارایی هەرێم باسی لەوە کرد کە لەگەڵ بەغداد گەیشتونەتە ڕێکەوتن لەبارەی موچە لە ساڵی 2025 ئەو زانیاری کە لای بەڕێستە ڕێکەوتنەکە چۆنە و هەرێم دەبێت چی بکە بەغداد چی دەکات؟ سڵاو و ڕێزم لۆ جەنابت و لۆ بینەرانی خۆشەویست. سپاس. بەحەقەت جەنابت دەزانی و ئەمە پێشتری زۆر باسمان لەو مەوزوعە کردیە. سێ کێشە دائیمەن لە بینی ینی لەسەر مەسەلەی موچە فەقات سێ کێشە هەبووە دائیمەن کێشەی مستەمڕ بوونە لە بینی هەرێم و لە بینی بەغدا. کێشەکان یەکیشیان تەکنیکیە دووشیان داواکاریە ینی زیاتر. ئەمە پێشتر باسمان کردیە مەسەلەی تەکنیکەکە مەسەلەی لیستەکان بوو حەقیقەتەن. ساڵی پار کە زۆر جار تاخیر دەبوو مشکلەی تێدەکەوت لەبەرەوەی لیستەکان مانگانە دەگۆڕان بە شکلێکی تر و موچەکە زیادی دەکردووە ئیلا ئاخیری. بەغداوتی کە پێویست بەوە دەکات ئێمە لیستەکان پاک بکەینەوە و تەنزیمیان بکەین. ئەوە بوو جەنابت دەزانی پێش 2 هەفتە زیاتر وەفدێک لە بەغداوە هات ماوەیەکی زۆر لە هەرێمی کوردستان بوون لەگەڵ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دانیشتن لەوەی لیستەکان پاککەنەوە و تەرتیبی بکەن بەو شکلەی کە بەغدا دەیەوێ. لەوەی ئیتر کێشە لەسەر مەسەلەی لیست دروست نەبی ئەو جانبە تەقەنیە مشکلە دروست نەکات. ئەوە بوو کە گەڕانەوە بەغدا و وەفدی هەرێمیش لە ڕۆژی جومعەوە جومعی ڕابردوو چوونەتە بەغدا لە بەغدا بوون. ئەوە چەند ڕۆژە مناقەشە دەکەن دیسان لیستەکان جارێکی تر لە وەزارەتی دارایی عێراق پێداچوونەوەی پێداکرا جوان تەنزیم کران لیستی فەرمانبەرانی مەدەنی لیستی فەرمانبەرانی سیاسی عەفوەن سەربازی لیستی خانەنشینی ینی بە تەواوی لیستەکان ئیعادەی تەنزیم کرانەوە لۆ ئەوەی لەمە دووە ئەو لیستانە ببنە ئەساس نابێ هیچ گۆڕانکارێکیان بەسەردا بێت تا سیوێکی 12. ئەوە طبعاً الحەمدولله ئەو کێشەیە چارەسەر بوو ڕاستە کاتی زۆری برد بەڵام کێشە تەکنیکەکە چارەسەر بوو ئەوڕۆ. ئەو دوو کێشەی تر کە هەیە تەڵەبەتی عێراق بوو لە هەرێمی کوردستان یەکیان تەڵەباتێکی ینی تەڵەبی یەکەمیان تەوتینە. مشکلەی تەوتین لەگەڵ هەژماری من تقریبان گەیشت بوونە خاڵێکی هاوبەش بەیەکەوە و بڕیاریش درا کە حتا بانکە ئەهلیەکان داخل ببن لە مەسەلەی تەوتین کەواتە هەژماری من و تەوتین تۆزێک لێک نێزیک بوونەوە و عێراق هەمیشە لەو تەڵەبەیان چاوپۆشی دەکات زۆر جار ینی تەنها ئەو کاتانە ئەو کێشەیە دینیتەوە ناو مەوزوعەکە کاتێک کە کێشە لە بینی هەرێم و بەغدا دروست دەبی بەڵام کە هەرێم و بەغدا دەگەنە خاڵێکی هاوبەشی باش تقریبان چاوپۆشیەک لە مەسەلەی تەوتین دەکات کەواتە ئەو مشکلەش تقریبان شوبه مەحلولە. مشکلەی سێیەم کە مەعاش لەسەری ئەبیانی ئەوە مشکلە ئەساسیەکەیە کاکە حەکیم کە موچە لەسەری تاخیر دەبوو مەسەلەی داهاتی ناوەخۆیە کە دەبێ هەرێمی کوردستان لە پار ساڵیشەوە جەنابت دەزانی ئەوان داوای ئەوە دەکەن کە دەبێ هەرێمی کوردستان نیوەی داهاتی ناوەخۆ تەسلیم بە بەغدا بکات بە جۆرەی قانونی ئیدارەی مالی. پار کێشەمان لۆ دروست بوو لەسەر ئەو خاڵە ها پار کێشەی ڕئیسی لەسەر ئەو خاڵە لۆ هەرێمی کوردستان دروست بوو. هەرێمی کوردستان مانگانە 75 73 80 ینی شتێکی دەنار لۆ بەغدا چەند مانگەک کە نزیکی 400 ملیار بوو. بەغدا دواتر حسابی کرد کە ئێوە نیوەی داهاتان نەگەڕاندیتەوە لۆیە بەغدا چی کرد لە مەعاشی مانجی دەوە
کەمتری لۆ هەرێمی کوردستان نرد و داوای لە هەرێمی کوردستان کرد کە ئێوە لەو داهاتەی کە لۆ بەغداتان نەناردیە تەکمیلەی موچە بکەن. جەنابەت بە فکرت دێ مانجی دەی پار 730 ملیارێکیان نرد، مانجی 11 630 ملیاریان نرد، بزانە هەر کەمیان کردەوە و مانجی 12 440 ملیار لە حدودی 440 ملیاریان نرد. کەواتە ئەوان مەسەلەی داهاتی ناوەخۆ خاڵی ئەساسیە کە دەبێت ئیتیفاقی لەسەر بکرێ هەتا ئەوان موچە بنێرن. بە خۆشحالیەوە وا پێدەچی ئەوڕۆ ئەو ئیتیفاقە کرایە لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان ئامادەی خۆی پیشاندایە لە یەک لە خاڵەکان کە بەڵێ ئێمە نیوەی داهاتی ناوەخۆ مانگانە تەسلیم بە عێراق دەکەین. کەواتە ئەوە کێشە ڕئیسەکەیە کە کێشە ڕئیسەکە حەل بوو و کێشە تەکنیکەکەش ئەوەی کە مرتەبط بوو بە لیستەکان چارەسەر بوو. مایەوە کێشەی تەوتین وەچی بە جەنابتم گۆ عێراق هەندێک چاوپۆشی لێ دەکات لۆیە کەواتە ئەوڕۆ گەیشتنە ڕێککەوتنێک بە خۆشحالیەوە کە ئینشاءالله ساڵی 2025 لەمە دووە موچە لە کاتی خۆی بێت و بەبێ دواکەوتن ئەگەر هات و ئیتیفاقیەکە وەکو خۆی لە هەردوو لاوە جێبەجێ بکرێت چاوت لێبی. یعنی ئەوە شەرتە گەرانتی هاتنی موچە لە ساڵی 2025 مانگانە گەرانتیەکە ئەوەیە کە هەردوو لە کاتی خۆی لەو وەختە زەمەنیانەی کەدانرایە شەرتی یەکتر جێبەجێ بکەن. ئەگەر خوا نەخواستە هەر خلک لەو شەرتانە دروست ببی دیسان گرفت دروستە بیتەوە. ئومێدمان زۆرە کە ئینشاءالله هەردوو لا پابەند دەبن بەو مزەکەرەی کە تەوقیعیان لەسەری کردیە لە ئەوەی ساڵی 2025 فەرمانبەران جارێکی تر تووشی مشکلەی هاتن و نەهاتنی موچە نەبنەوە. باشە کاکتۆر سەبارەت بە ئەو بڕەپارەی کردنەری دێت مانگانە بڕەکەی دیارە ئێستا بۆ مانگیەک چەند نەرێنێترێت چونکە سەیری یاسای بودجەم کرد خشتەکانی کە خشتەکانی هەموار نەکراوەتەوە هەرێم 11 تریلیۆن و 576 ملیاری هەیە مانگانە 964 ملیار دینار دەکات بۆ کۆی 12 مانگ ئەگەر جێبەجێ بکرێ. دیارە ئێستا بۆ مانگیەک بڕەپارەکە چەندە چونکە پێشتر خشتەی موچە گەیشتە تریلیۆنێک ئێستا باسی 950 ملیار دەکرێت. دیارە چەند دەنێت دەوڵی ئەوەندەی کە بەڕێزداگەدار بیت بۆ مانگیەک؟ برادران هەندێک باسی 940 ملیار و 950 ملیار دەکەن بەڵام من ناتوانم ڕقم بدەم لۆ چونکە لە کاتی تەمویل بە دیار دەکەوی لەبەرەوەی تەمویلەکان بە شکرێکی مختلف تەمویل دەکرێت هەمووی بە یەکجار تەمویل ناکرێت. ئەنجا لۆیە ناتوانم ئەمن بە حقیقەت ڕقەمەکە بدەم بەڵام لە مەسەلەی تەخسیس کاک حەکیم وەکو جەناوت باس کرد کە 11 تریلیۆن و شتێکە مشکلەمان نییە لەبەرەوەی 11 تریلیۆن و شتێک تەنها فەسلی یەکەمە. ئێمە لە فەسلی شەشەم لە مەسەلەی ڕێعایی ئیجتیماعی و ئەوانەش تقریبا تریلیۆنێک و شتێکمان هەیە ینی بە حدودی 13 تریلیۆنمان هەیە. کێشە ئینشاءالله لە مەسەلەی تەخسیس دروست نابی. ئەوەی کە پار کردیان زیاتر مەسەلەکە لەسەر داهاتی ناوەخۆ بوو نەک لەسەر مەسەلەی تەخسیس. باشە بەزەوەی کەوتە لەسەر داهاتی ناوخۆ هەرێم نیوەی داهات تەسلیم دەکات. دیارە نیوەی داهاتەکە چەندە دووبارە کێشە دروست نەببێتەوە چکە خۆتان ئاگادارن ساڵی ڕابردوو 399 ملیاریان تەسلیم کرد بۆ 5 مانگ هەندێک زار 7 ملیار بۆ 74 85 90 ملیار ینی لەو سنوورەدا بڕێکی دیاریکراو هەیە لە سەداهاتی ناوخۆ ینی هەردوولا لە سەر ڕێک بکەون بڵێنەوە نیوەی داهاتی ناوخۆیە. تەسەوڕ ناکەم ڕقەمەکە دیاریکرابی لەبەر ئەوەی تەبان ڕقەمەکە بەڕاستی پێت بڵێم کێشەی هەر لە حەکیم لەبەرەوەی هەرێمی کوردستان بیدایەت ئێعلانی کرد ئێمە حازرین مانگانە 80 ملیار دینار تەسلیمی بەغدا بکەین نیوەی داهاتی ناوەخۆ. ئەو ڕقەمە رازی نەبوو لۆ رازی نەبوو لەبەرەوەی جەنابەت دەزانی بە جۆرەی مەوازینی مراجعی کە پار ساڵ 2024 لۆ بەغدا نێردرایە معدلی داهاتی ناوەخۆ لە حدودی 350 شتێک ملیار بوو دینار بووە. ئەوان دەڵێن نیوەی داهاتی ناوەخۆ دەکات 175 ملیار. ینی پیا و تۆزۆکەک تەنها لەو خاڵە دەترسێ خوا نەخواستا لە مستەقبل مشکلە دروست بکات لە مەسەلەی مەبلەغەکە. ئایا مەبلەغەکە چونکە جەنابەت دەزانی خۆ مەبلەغەکەش سابت نییە چونکە داهاتی ناوەخۆ لە مانگەک لۆ مانگەکی دی دەگۆڕێ بە جۆرەی مەسەلەی گومرگە مەسەلەی زەڕایی بە جەنابەت دەزانی ینی تەغیرات دەبیت لە مەسەلەی داهاتی ناوەخۆ سابت نییە مانگانە چەندە. بەڵام ئینشاءالله ئومێد زۆرە کە ئەو کێشەیە دروست نەبی بەس ئەوە کێشەیەکی بچوو کە ئینسان تۆزێک دەستی لەسەر دڵیەتی کە ممکنە خوا نەخواستا ببیتە کێشە لە مستەقبل.
بەڵێ بەزۆکو خەمڵاندن دیارە لە دەوروبەری چەندە بەکۆی بەڕێز باسێک ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی هەرێم بوو دەیگو بۆ 11 مانگ 4 تریلیۆن و 370 ملیار داهاتی ناوخۆی داهاتی ناناوتی هەرێم بوو ینی مانگانە 392 میلیاری دەست دەکەوێت ینی لەو حدودە بە تەخمین ینی بەغدا داوای زیاتر لە 100 میلیار دەکا مانگانە بەتەکید بەغدا زۆر زیاتر لە 100 میلیاریش داوا دەکات هەرێمیش تا 80 میلیار موافق بوو بەڵام لەوە دەچی تۆزە تەفاهمەک بووبی لە بینیان تەفاهمەکی نێزیک بوونەوە بووبی لە بینیان بەڵام ئەو کێشەیە تۆزۆکەک یاری ڕاستە چارەسەرکرایە بەڵام ئەو مەسەلەی مەبلەغە مانگانە خوا نەخواستا ممکنە مشکلەمان لۆ دروست بوو کاتە ئینشاءڵڵا نابیتە گرفت بەڵام ئیتر بەغدایە و ینی ئینسان نازانی چۆن دەبیت بەڵێ داخۆ زۆر جار کێشەکە لە هەرێم بووە کاکتۆر کە پابەندی بۆ ڕاستکردنی داهات نەبووە لە هەرێم شۆ کێشە هەبووە وایە بەڵێ طبعاً خۆ کێشەکە ینی کێشەکە دوو تەرەفەیە وەکو بە جەنابتم گوتە من پێشتریش مەسەلەی تەفسیر لۆ قەراری مەحکەمەی ئیتیحادی دوو تەفسیری مختلف هەبوو لە بینی بەغدا و هەرێم ئێستا لە تەفسیرەکە گەیشتنەیەک کە هەردوو لا قەناعەتیان وایە کە دەبێت نیوەی داهاتی ناوەخۆ ماگانە تەسلیم بکرێت بەڵام مەبلەغەکەی چەندە ئەنجا ئەوە خوا نەخواستا پیا و دەترسێت لە مستەقبەل ببیتە گرفت ئەگەر ئەوە نەبیتە گرفت لەمە دوا هیچ کێشەیەک نییە لەو مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئینشاءالله لە کاتی خۆی دەگات باشە ئەوەی کە بەرەز وتە ئێستا نەرمیەکە لە عێراقەوە لەسەر هەژماری من زانیاری ئەو لای بەڕێزت چووکە پێشتر بازۆ کە تەیف سامی داوای کردبوو کە هەژماری منی ڕاستکەن بۆی کە ڕاستەوخۆ تەمویلەکە لە بەغدادەوە بکرێنێتە وەزارەتی دارایی هەرێم بەڵێ ڕاستە ئەوە طبعاً ئەزانی کۆکاک حەکیم حەقیقەتەن ئەگەر تەماشەی بکەی خۆی کێش لە مەسەلەی تەوتین و هەژماری من بەڵام کێشەکە تا حەدێک لەبەرەوەی هەرێمی کوردستان هەژماری منی دەست پێ کردیە و لە ناحەی علمیەوە هەژماری من هەمان تەوتینە و بنووکی ئەهلیش بانکی مرکزی مەجالی داخل ببن کەواتە لێرە تقریبا کێشەیەکی زۆرمایە ئێستا ئەوەیە کە دەبێ هەموو فەرمانبەران بە زووترین کات ئەو هەژماری منە تەواو بکەن یعنی ئەوە مهمە نابێ ئیتر فەرمانبەر هیچ فەرمانبەرێک بەبێ هەژماری من ببینی لەبەرەوەی بەڕێز وەزیری دارایی عێراق حەقیقەتەن هەر لەو یەک دوو ڕۆژە لەسەر ئەوە مکوڕ بوو کە دەبێت تەوتین بکرێ بەڵام من دەبزانی مەسەلەی تەوتینەکە مەسەلەیەکی بیانووە زیاتر لەوەی لەبەرەوەی عاجز ببوو لەو بڵاوکراوانەی کە لە هەرێم دەردەچوون و بڵاوکراوەی موزاد و ئەو شتانە هەبوو ئیستیفزاز ببوو لەوە وەکو وەزیری دارایی خۆی طبعاً مصرە لەسەر مەسەلەی تەوتین و داواشی کردبوو لە برادرانی هەرێمی کوردستان کە پێویستە هەژماری من ئۆکەی هەژماری من بەڵام دەبێ هەژماری من تەسلیمی ئێمە بکەن برادرانی ئێمە لەسەر ئەو خاڵە موافق نین کە هەژماری من تەسلیم بکرێت برادران دیارە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مەسەلەی بەلاوە مهمە کە پێویستە ئەو پارەی کە دەدرێت مانگانە بێتە وەزارەتی دارایی هەرێم ئەنجا وەزارەتی دارایی هەرێم تەوزیعی بکاتە سەر هەژمارەکانی ئەو فەرمانبەرە بەڕێزانە لۆێ ینی کێشەکە بە دوایی کۆتایی نەهاتیە بەڵام لەلایەنی عێراقیەوە جارێ چاوپۆشی لێکرایە بە سەبارەت بەکردنەوەی لقی بانکە فیدراڵیەکان بە دیارکایی و ڕەشید و ڕافیدەین باز دەوکرێت لە مسەردانەدا دەمەقاڵە دروست بێ لەیان مێ سەباح و ئامانج ڕەحیم لەسەرەوەی کە وتیانە سلێمانی تەیف سامی وتی سلێمانی داوای کردووە کە لقی ڕەشید و ڕافیدەین بکرێتەوە پێویستی بەڕەزامەندی هەرێم هەیە کردنەوەی ئەو لقانەیە خود بەغدا دەتوانێت ڕاستەوخۆ لە بۆنم لە سلێمانی بیکاتەوە لە هەولێر لە شوێنەکانی تر بەحقیقەت کاکە حەکیم تەماشای ئەمە ئەگەر بە چی پێ دەڵێن بە حەساسیەت وەری نەگرین کردنەوەی لقی ئەو بانکانە لە هەرێمی کوردستان دەبیتە سەبەبی خێر و مستقبڵانی هەرێمی کوردستان ئەو سولفان موسەخۆرانی هەرێمی کوردستان لی سوودمەند دەبن یعنی نابی ئەوە ببیتە مشکلە بە تەسەووری من حەق نییە بیکەنە مشکلە ئەو دوو بانکە ڕەشید و ڕافیدەین وەکو TBI ئێستا TBI خۆ هەیە TBI بانکێکی حکومیە عێراقیە هەیە و هەژماری من لە TBI کرایتەوە ئەو دوو بانقەش بابێنە هەرێم هەژماری من ئەوانیش بە بەشدار بن لە مەسەلەی هەژماری من چ مشکلەک نییە تەسەووڕ ناکەم
بەڵام لەبەر ئەوەی مەوزوعەکە بە هەستیاری وەرگیرایە لە بینی سلێمانی و هەولێر لۆیە مەوزوعەکە وایە، بەڵام لە ناحەیە علمی ئەبەدەن ئیشکالی تێدا نییە. بەڵام بەتاکیدکردنەوەی ئەو باقانە لە هەرێمی کوردستان بەتاکید پێویستی بە موافقەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان هەیە. و ئێمە کاتی خۆش کە ویستمان بیکەینەوە کاتێک کە من لە بەغدا بووم زۆر حەزمان دەکرد کە بیکەینەوە لەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان سوودمەند بن، بەڵام کاتی خۆی بەداخەوە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان موافق نەبوو لەسەر ئەو لەقانە لە هەرێمی کوردستان. بەڵێ کاک تۆ سەبارەت بە موچەی مانگیەک دەڵێن لەو ڕۆژان دێن بەس بۆ موچەی مانگی 12 تاو لای بەغدا کۆتایاتوە ئەوەندەی کە بەڕێز داگاداربی کە 441 میلیار هاتبوو بۆ مانگی 12 نادرێ یاخود لێرە دەبێت پارەکە بدرێت چۆنە موچەی مانگی 12 بە حقیقت موچەی مانگی 12 مطلقاً جانبی عێراقی حاضر نەبوو. کاری یەکەم ئەوان دەڵێن موچەی مانگی 12مان هاتەی ناوەخۆنی وەکەی کەلۆمەتان نەناردێ خۆتان تەکمیلەی بکەن و بیدەن. ئەوە یەک. دوو لە ناحەی قانونی سەنەی مالی 2024 کۆتایی هات، جەنابەت دەزانی لە سویەکی 12 کۆتایی دێت کە حسابات غەلق کرا هی سەنەی مالی پێشتر، نە ڕئیسی وزەرا نە مەجلیسی وزەرا نە وەزیری دار هیچ کەس ئەو دەسەڵاتەی نییە جارێکی تر بگەڕێتەوە سەر بودجەی ساڵی 2024 و بێسەرفی بکە. لۆیە ئەو مەوزوعە لەلایەن حکوومەتی عێراقەوە کۆتایی هاتیە و حاضر نینە بە هیچ شێوەیەک حاضر نین مناقەشەی لەسەر بکەن. دەمینیتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چۆن چارەسەری دەکات؟ ئایا دەیکاتە پاشەکەوت یان ئایا قەرزە وەردەگری دیسان وەکو ئەوەی کە پێشتر وەریگرتە بوو لە ساڵی 22 قەرزە وەردەگری لەوەی موچەکەی پێبدا؟ ئەوە دەمینیتەوە لای وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان دەزانن کە چۆن چارەسەری دەکەن، بەڵام بەنسبەت بەغدا ئەو مەوزوعە کۆتایی پێهاتیە. بەڵێ زۆر چاکە. سەبارەت بە پرسیینەوت دوێنێ لە پەرلەمانی عێراق هەموار کرایەوە ئەگەر هەناردەینەوە دەست پێ بکاتەوە یاخود لە یاسای بودجەدا هەیە ئەگەر هەناردەشی نەکەن وەزارەتی نەوتی عێراق بۆ پێراویستی ناوخۆ بەکاری بێنێت ئەو کاتە هەرێم پشکەکەی وەردەگرێت بەپێی خشتەکانی بودجە بێ 20 تریلیۆن 910 میلیار پشکی هەرێمە لە بودجەی عێراق بۆ ساڵی 2025. ئایا هەرێم دەستی بە چەندی دەگات پارەی پرۆژەکان دێت ئەگەر نەوتەکە ڕادەست بکرێت؟ بەڵێ کاکە حەکیم، ئەوەلان طبعاً ئەوە هەنگاوەکی باش بۆ ئەوەی دوونێ کرا. بەڕاستی پێت بڵێم لەبەرەوەی هەر سێلا لەسەری موافق بوون، ینی هەم حکوومەتی بەغدا و هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم شەریکاتی نەوتی کە لە هەرێمی کوردستانیش دەکەن و هەر سێلاتەیدا سوودمەند دەبن. حکوومەتی عێراق مانگانە بە حدودی 850 ملیۆن دۆلاری ئیراداتی ئیزافی دەبیت. حکوومەتی هەرێمی کوردستان بێزگە لە موچە دەتوانی داوای کۆی بودجەی خۆی بکاتەمووی و شەریکە نەوتیەکانیش پارەیان لۆ دێت و ئیتر دەتوانن ئیشەکانی خۆیان وەکو جاران دەست پێ بکەنەوە، نەک وەکو ئێستا، چونکە ئێستا ممکنە زۆر تەخفیزی ئینتاجیان کردی. ئەو جانبە زۆر باشە، بەڵام کاکە حەکیم هەموو ڕێگایەک ئەوڕۆ مەجموعەیەک مەتەباتی لە پێشە، یعنی هیچ ڕێگایەک نییە بە تەواوی قیرتا و کرابی ئەتو بڕێ ئەمن لەسەر 180 سیارەکەی خۆم لێ دەخڕم، شتی وانە لۆ چونکە یاسای بودجە جەنابەت دەزانی وەختی خۆش لەگەر هەمووتان قسەم کرد مەجموعەیەک مەتەباتی تێدایە، با بڵێن جاران دەبانگۆ ئەلغام، با بڵێن مەتەبات تۆزە کەم ئەوەی کەینەوە. ئەو مەتەباتانە یان ئەو لوغمانە هەر لەحزەیەک ممکنە بتەقنەوە. ئێستا جەنابەت دەزانی مادەی 12 خاڵی دووەم جیم ینی هەموار کرایەوە، بەڵام ئەتوو مشکلت لە مادەی 13 ئەلف هەیە، لەوێش لوغمەکی تر هەیە کە لە بیدایەتی مادەکە دەڵێت پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئیراداتی هەموو ئەو نەوتەی مصدر واتە ئەو نەوتەی کە هەناردەی دەرەوە دەکرێت و ئەو نەوتەی کە لە داخلیش بەکاردێت سیر کە ئەوە مشکلەکەیە لەو مادەیە، ئەو نەوتەی کە لە داخلیش بەکاردێت پێویستە هەمووی تەسلیمی خەزێنەی عامەی دەوڵەت بکاتەوە، واتە بزیتە حساب ئەو حسابەی کە وەزارەتی دارایی عێراق دەیکاتەوە لە بانکی مەرکەزی.
سیرکە ئەجا دواتر هاتیە تەفسیلی زیاتریشی داتی هەر لە ناو ئەو مادەیە ینی مادەی سێزدە ئەوەلەن ئەلف لە ئاخرەکەی دەرێ تودع فيه كافة المبالغ هەموو ئەو مەبلاغانە دەبی لەوێ تەودیع بکرێ کامە مەبلغ مەبلغی فرۆشتنی نەوتی دەرەوە ئەوەی لۆ دەرەوە هەناردە دەکرێت مەبلغی فرۆشتنی ئەو نەوتەی کە لە داخل دەدرێتە مەسفایەکان و مەبلغی ئینجا شتێکی تریشی لەوێ زیاد کردێ وە مشتەقاتیهی واتە ئەوەی کە پارەی مشتەقاتی شەواتە نەفت و بنزین و گازۆیل و ئیلی ئاخریه کەواتە ڕاستە مادەی 12 هەموار کرا بەڵام مادەیەکی تر هەیە کە مشکلە لۆ مادەی 12 دروست دەکاتە ئیش مادەی 13 ئەوەلەن ئەلفە لۆیە دەبایە برادرانی مەکاتە کە مادەی 12یان خاڵی دووەم جیم تعدیل کرد دەبایە داوای خاڵی 13ش بکەن ئەوەلەن ئەلف چونکە ڕەبتن بەیەکەوە ئەجا ئەوە ممکنە ببیتە کێشە لە مستەقبل ینی حکوومەتی هەرێم دەڵێ کاکە من 400,000 بەرمیلەکە تەسلیم دەکەم ئەوەی کە مصدرە ئەو نا لە مادەی 13 دەڵێت ئەو نەوتەی لە داخلیش بەکاری دینی دەبی پارەکەی تەسلیم بکەیت پارەی مشتەقاتیش دەبی تەسلیم بکەیت کەواتە مەشاکلی زۆرمان لە ڕێیە یعنی وا بە ئاسانی نییە بەڵام لەگەڵ ئەوەش لەگەڵ ئەو هەموو مەشاکلانەی کە هەیە شتێکی باش بوو ئەوەی کرا دوێنێ ئومێدەوارین کە مادەی 13 ئەوەلەن ئەلف نەکەنە گرفت بەغدا ینی لوغمەکە نەتەقینەوە لی گەڕێن با وەکو خۆی بی بەڵام متەکیدم لی ناگەڕێن بەڵام ئەگەر هات و نەوتی هەرێمی کوردستان بەو شکلەی کە ئیتیفاق کرایە دەست پێ بکاتەوە ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان حەقی خۆیەتی تەواوی بودجەکەی خۆی داوا بکا لە بەغدا تەواوی بودجە واتە بودجەی تەشغیلی کە بوچە لە ناویەتی و بودجەی ئیستیسماری و بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و پترۆ دۆلار ئەوانە هەموو داوا بکات لە بەغدا جەنابەت باسی 20 تریلیۆن و شتێکت کرد کاکە حەکیم لۆی کە ڕقەمەکە دەقیقتر بین لێی ڕاستە 20 تریلیۆن و شتێک ئەوە تەخسیساتی هەرێمی کوردستانە بەڵام لە ناو 20 تریلیۆن و شتێک بە حدودی 2 تریلیۆن و نیو یا شتێک زیاتریش ئەوە پارەی دەستحەقی کۆمپانیەکانی نەوتە دەزانی کەواتە ئەوەی دێ دەرەکەن چونکەوان 16 دۆلارەکە دەن بەغدا دەیدا ئەوەی دەمینیتەوە لە حدودی 8 تریلیۆن دینار ئەوە سافیە ئەوەی ینی کە لۆ هەرێمی کوردستان بێت ئومێدمان زۆرە کە ئینشاءالله بگەنە یەکونەوتەکە بڕوا و حکوومەتی هەرێمی کوردستانش ئەو 8 تریلیۆنە وەرگریت ئەو کاتە دەتوانی موچەکە هیچ کێشەی نابیت بەبێ کێشە دەڕوات و دەتوان دەرێ مەجموعەیەک مەشاریعیش بکرێت لە هەرێمی کوردستان بەڵێ ئەوەی کە زیاتر پارەی پرۆژەکان کە زیاتر لە 2 تریلیۆنێکە لەگەڵ خەرجی بەندام و دەستگاکانی حکوومەتی ئەو کاتە دەبێت چونکە ئێستا بەڵێندەرێکی زۆر چاوەڕێەوەن قەرزیان لای حکوومەتە پارەکان وەربگرنەوە پرۆژەکان دەستی پێ بکرێتەوە بەڵێ ئەگەر نەوت بڕوە لە حالەتی ڕۆی تەسلیمکردنی نەوتەکە لە حالەتی تەسلیمکردنی نەوتەکە بە سۆمۆ و سۆمۆ نەوتەکە بفرۆشی بەڵێ پارەی پرۆژەکان لۆ هەرێمی کوردستان دێت بەڵێ باش کاکتۆر سەبارەت بە خانەنشینان ئەوانەی کە بە پێی یاسای خانەنشینی عێراقی هەیەگرت و زیاتر لە 30,000 کەس خانەنشین کراون ئەوانەی کە تەمەنیان گەشتۆتە 6 ساڵ 12 موچە وەزارەتی دارە عێراق ئامادەیە 12 موچە و ئیکرامیەشیان پێ بدات و ئایا ئالەتی خەرجکردنەکەی دیارە؟ بەڵێ ئەمن هەفتەی پێشووتر کە لە بەغدا بووم بەڕێ ڕئیسی هەیەی تەقاعودیشم بینی بەڵێ قسەمان لەسەر ئەو مۆزوعا کرد ئەوان حازرن ئەوەی کە لە یەکی 2025 لۆ سەرەوە تەقاعود دەبیت خانەنشین دەبیت ئیکرامیەکەی 12 موچە کاملەکەی خۆی وەرەگریت لە هەیەی تەقاعود وەرەگریت چونکە جەناب دەزانی خۆی مەسەلەکە مەسەلەی خانەنشینی عێراق چۆنە خانەنشینی عێراق ئەتوو کە خانەنشین بووی کاتی خۆی کە من خانەنشین بووم مەسەلەن لە بەغدا ئەمن 12 موچەم کامل بە هەموو مخەسەساتەوە لە چێ وەرگرت لە هەیەی تەقاعودی وەتەنی باشە ئەنجا دواتر 6 موچەشم لە وەزارەتەکەی خۆم وەزارەتی دارایی وەرگرت ئەوە بەڵام ئەوەیان فقط موچەی ئیسمیە ئەوەی وەزارەت چاوت لێبی کاکە حەکیم فقط 6 موچە موچەی ئیسمی دەدرێت بەڵام ئەوەی هەیەی تەقاعود 12 موچەی کولی دەدرێت ینی ئەوەی معاشی خۆت
ئەنجا بەڵێ حکوومەتی عێراق حازرە ئەوانەی کە لە یەکی 2025 لۆسەرەوە خانەنشین دەبن ئەو ئیمتیازاتانەیان پێ بدات. بەڵێ ینی 12 موچەی پاداشتی کۆتایی خزمەت بە دەرماڵەوە لەگەڵ 6 موچەی بنەڕەتیش ئەوە هەژدە؟ بەڵێ 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 زۆر چاکە. شەشەکە لە وەزارەتی خۆت وەرەگری و ئەوە مرتەبیتە بە مەسەلەی خدمەت، ینی تۆ زۆکە شەشەکە کاتوو لە 25 ساڵ زیاتر خزمەتت هەبی ئەو شەش وەرەگری، بەس ئەوەی تر لە 15 ساڵ زیاتر تەبی ئەتو 12 موچەی خۆت بە کاملی وەرەگری. بەڵێ کاکتۆر خەڵکێکی زۆر پرسیاریان کردو سەبارەت بە پلە بەرزکردنەوە لە هەرێم ئەوەی فەرمانبەری مەدەنی لە 2016ەوە ڕاگیراوە سەربازی دەستی پێکردوتەوە ئەوە بڵین دادوەرەکان هەر قەرەبووشیان وەرگرتەوە ماوەی کە ڕاگیرا بوو پلە بەرزکردنەوە. ئێستا بەشێکی زۆریان ڕەوانەی خانەنشین کران بەڵام پلە بەرزکردنەوەیان بۆ نەکرا. لە 2025 پشکی هەرێمەوەی تێدایە بتوانرێت پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە بەتایبەت کە پێویستە بە مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی کە بۆیان نەکراوە. ئەزانی لەمە دووە لە یەکی 2025ەوە بەڵێ ینی زۆر تەبیعیە کە تو پلە بەرزکردنەوە بکەی، ینی تەرفی و علاوە زۆر تەبیعیە کە بڕوات، بەڵام ئەوەی کە پێشتر نەکرایە تا ئەو لەحزەیە وەزارەتی دارایی عێراق حازر نییە کە ئەوانە ئەو فەرقانە بدات و ئەوانەوە بکات، دەڵێ ئەوە ئیشی خۆتان بۆ ئەو کات کێشەکە لۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەجێدێریت، بەڵام ئەوان حازر نینە ئەو تعدیلاتە بکرێت لە 2014ەوە کە ڕاوەستایە تا ئێستا. لۆیە بەداخەوە بچەن ئەو خەڵکانی کە خانەنشین دەبن ئێستا با بڵێن ئەو پلە بەرزکردنەوەیان وەرنەگرتیە بەداخەوە مەحروم دەبن تێیدا بە گوێرەی ئەو معاشەی ئێستا وەری دەگرن لەسەر ئەوە ئەساسە خانەنشین دەبن. ناکرێ بڕیارێک بدەن بەر لەوەی بڕۆن بۆ خانەنشینی بۆیان بگەڕێتەوە کاکتۆر؟ واللهی جا ئەوە ئەزانی ئەوەش پێویستی بە دانوستانێکی تر هەیە، لە دانوستانی ئەو جارە دیارە مۆفەق نەبوون لەسەر ئەو خاڵە، بەڵام دەکرێت خۆ لە مستەقبل هەموو شتێک قابلی دانوستانە کاکە حەکیم، دەکرێت جارێکی تر جەولەیەکی تری دانوستان دەست پێ بکاتەوە لەسەر ئەو خاڵە. بەڵێ سەبارەت بە زیندانیانی سیاسی و بە هەمان شێوە کە سوکاری شەیدان ئەوانی چاوەڕێ بوون کە موچەکانیان هاوتا بکرێ دەبێت بکرێت تایبەت زیندانیانی سیاسی کە 20,000 لە ساڵی 2013ەوە مامەڵەکانیان تاو کردووە تاوکو ئێستا بڵێن ئەو مینحیان بۆ نەبردراوەتەوە، دەتوانرێت دەمەش بکرێت لەگەڵ بەغداد یاخود چکۆ لە ساڵی پارەوە وەزارەتی دارایی هەرێم دەڵێن نووسراومان کردووە و پێویستی بە تەرخانکراوی داراییە. باڵێ ڕاستە پێویستی بە تەرخانکراوی داراییە، بەڵام مەفروزە بکرێت هەتا ئەو لەحزەیە ڕاستە نەکرایە بەس دەبێ بکرێت، چونکە بە حەقیقات بە گوێرەی دەستوری عێراق یعنی بە گوێرەی دەستور هەموو عێراقیەکان یەکسانن لە ماف و ئەرک کەواتە دەبێ بکرێت، بەڵام بەداخەوە تا ئەو لەحزەیە نەکرایە دەکرێت لە مستەقبل ئیشی لەسەر بکرێت و بکرێت ئینشاءالله. بەڵێ ئەوەی شەیدانیش دەبێ بکراوە تا عێراق بکرێت؟ بەڵێ بەڵێ ئینشاءالله. بەڵێ ئەی سەبارەت بە هاوتاکردنی خۆی برارەکەی دادگای فیدراڵی کە ساڵی ڕابردوو دەرچوو نزیکەی ساڵێک لەمەوبەر لە 21/2/2024 باس لە هاوتاکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمیش دەکرا لەگەڵ بەغداد، ئەوە دوورە بکرێت؟ واللهی بە گوێرەی قەراری محکەمەی ئیتیحادی مەفروض بوو بکرایە بەڕاستی کاکە حەکیم، و تەسەوڕەکەم هەندێک خانەنشینان لە مانجی پێشووتر کران و بزانم هەندێکیان ئەو تعدیلەیان لۆ کرا خانەنشینان ئەگەر بەفکرد بێ مەجموعەیەکی زۆر خانەنشین ئەو تعدیلاتی لۆ کرا، ئەوە ڕۆیشت باشە ئەوەی کە تعدیلاتی لۆ کرایە ڕۆیشت ینی مشکلەی نییە. ئەو تعدیلاتی تر تۆ زۆکە کێشە هەیە لە بینی هەردوو لە بەغدا دەڵێ ئەمن لە ئەو ڕۆژێک کە قەراری محکەمەی ئیتیحادی دەرچووە نەک لەسەر موچە ئەوەی لەسەر قانونی تەقاعد دەرچوو کاتی خۆی لە ساڵی 22 دەڵێ ئەمە لەو وەختەوە دەتوانین تعدیلات بکەین لەوانە، بەڵام پێش ئەو قەرارە زەحمەتە بتوانین تعدیلات بکەین. ینی بڵین مەوزوعەکان لەگەڵ بەغدا بە دوایی کۆتایی هاتیە نەخێر بە دوایی کۆتایی نهاتیە، بەڵام ئەوەی کە کۆتایی هاتیە مەسەلەی موچەیە فقط موچەی ساڵی 2025 ئەوەیان بە تەواوی کۆتایی پێ هاتیە و کێشەکە چارەسەر بۆ وەکو گوتم ئەگەر هاتوو مەسەلەی داهاتی ناوەخۆ نەبیتە کێشە لە مانگەکانی داهاتوو،
يعني مەبلەغەکە مەبدەئەکە موافقن لەسەری هەردوو لاوەکو مەبدە بەڵام مەبلەغەکە ئەمە ئەوەی تر بە حقیقەت هەمووی قابلی دانوستانە لە مستەقبەل کە دەکرێت وەفدە تەکنیکەکەشمان خاستن زۆرمان دیبوون حقیقەتەن دەستیان خۆی چەند ڕۆژە لە بەغدانە جەنابەت دەزانی لە ڕۆژی جومعە و وەفدی ئێمە لە بەغدایە و ئیش دەکەن لەسەر ئەو مۆزوعانە الحەمدوللا جارێ جزئێکی باش لە کێشەکان چارەسەر کرایە ئەوەی کەمایە بە تەسەووری من لە فترەی داهاتوو دەکرێت چارەسەر بکرێن و گفتوگۆی لەسەر بکرێن. باشە کاکتۆر چەند خولەکێکمان ماوە سوپاس دەکەین سەبارەت بە دامەزراندن ئێستا و خەڵکێکی خانەشین دەکرێت زیاتر لە 30,000 کەس خانەشین دەکرێت 30,000 کەس لە شوێنیان دابنرێ ڕێگە پێدراوە دەکرێت؟ نەخێر کاک حەکیم ئەوە ناکرێت لۆ لەبەرەوەی عێراق ڕازی نییە خەڵک لە جیاندا بمەزرێت چونکە لە عێراقیش جەنابەت دەزانی دەبێت لە موازەنە دەبێت لە بودجە پلەی با بڵێن وەزیفی دابدرێت یعنی دەرەجاتی وەزیفی تحدید بکرێت کە لۆ هەر وەزارەتەک ئەنجا دواتر خەڵک دابمەزرێ ئەگەر لە بودجە عێراق لە ساڵی 2025 لە بودجەی عێراق دامەزراندن هەبیت یعنی با بڵێن دەرەجاتی وەزیفی تحدید کرابیت ئەوە هەرێمی کوردستان جزئی خۆی لێوەردەگریت بەشی خۆی لێوەردەگریت ئەنجا هەرێمی کوردستان خەڵک تەعین دەکات وەلەو ئەنجومەنی ڕاژە هەیە لە بەغدا ئێستا لە بەغدا هەمووی لە ئەنجومەنی ڕاژە تەعین دەبن نەک لە وەزارات بەڵام هەرێمی کوردستان خصوصەتی خۆی هەیە واتە ئەگەر مەسەلەن 100,000 دەرەجەی وەزیفی لە بەغدا دانرابی ئەوە هەرێمی کوردستان دەتوانیت 12.6 ینی 12,000 و با بڵێن 670 دەرەجە وەرگریت و لە هەرێمی کوردستان تەعینیان بکاتە زانی ئەوە اعتیماد دەکاتە سەر ئەو دەرەجانەی کە لە بودجە تحدید دەکرێت لۆ هەموو عێراق هەرێمی کوردستان بەڵێ بەشی خۆی لێوەردەگریت. بەڵێ بەزۆکو گرێبەست دەتوانێت لە سەرداهاتی ناوخۆ ئازادە حکوومەت هێرێم چەند کەس دەکاتە گرێبەست وەک لە سەرداهاتی ناوخۆ پارەکەی بدەیت؟ سیرکە ئەوەلان گرێبەست لە عێراق گرێبەستیش طبعاً مەمنوعە لە عێراق ینی ناکرێت بەڵام هەرێمی کوردستان لەبەرەوەی خصوصێتی خۆیە ئەگەر لەسەر نیوەکەی تری داهاتی ناوەخۆ خەڵک تەعین بکات وەکو گرێبەست ئەوە دەبیت بەڵێ ئەوە هیچ ڕێگریەک لە پێشی نییە چونکە ئەو پارەیە لە بودجەی گشتی عێراقەوە نایێت ئینەما لەو جوزە ئەوە دێت کە هەرێمی کوردستان لۆی دەمێنیتەوە لە داهاتی ناوەخۆ بەڵام وەکو ڕەسمی ناتوانانی هیچ گرێبەستێکیش گرێبەست بکات ئەگەر لەسەر بودجەی عێراق بیت ینی لەسەر ئەو ناوانە بیت کە وەکو لیز دەدرێتە عێراق نەخێر ئەوە ناتوانانی بەس لەسەر نیوەی داهاتی ناوە خۆی کە لۆی مایتەوە بەڵێ دەتوانانی بەڵێ چەند پرسیارێکمان بۆ هاتووە سەبارەت بە هاوتاکردنی موچەی پێشمەرگەش قسەیان کردووە ئایا دەبێ بکرێ هەرچەندە بازدەوەکێک کە 23,000 پێشمەرگە وەزارەتی بەرگری عێراق ئامادە بێ ڕاستەوخۆ تەمویلیان کە بەڵام هەرێم ڕازی نەبێ موچەی پێشمەرگەش دەبێ هاوتا بکرێت؟ بەڵێ ئەزانی موچەی پێشمەرگە بەڕاستی ئەگەر تەماشەی ئاخر بڵاوکراوەی وەزارەتی دارایی عێراق بکەی خەریک بوو چونکە وەکی بە جەنابتم گۆ لەبەرەوەی بڵاوکراوە و بڵاوکراوەی مزاد هەبوو دژبەیەک هەبوو ئیستیفزاز ببوو تۆزە کەسیاری لە لای حکوومەتی عێراق دروست کرده بوو ئەگەر تەماشای ئاخر بڵاوکراوەی حکوومەتی عێراق بکەی وەزارەتی دارایی عێراق دەڵێت ئێمە پارەی پێشمەرگەش لەمە و دوا لیستی پێشمەرگە لای خۆمان نایدەین ئەوە ئیستیفزاز ببوون تەوان دەڵێ بڕۆن لەسەر وەزارەتی دیفاع وەرگرن چونکە ئێمە تەخسیسی پێشمەرگەمان خستۆتە سەر وەزارەتی دیفاعی عێراقی بەڵام بە حقیقەت ئەو مەبلەغەی کە لۆ پێشمەرگە تەخسیس کرایە لە وەزارەتی دیفاعی عێراقی ممکنە بەشی 15,000 پێشمەرگە بکات فقط بەشی هەمووی ناکات لۆیە بەتەکید حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نەبووە لەسەری و حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ هەر وەکو جاران دەبێ لەسەر بودجەی هەرێمی کوردستان تەخسیسیان لۆ بێت و بدرێت لۆیە مەسەلەی هاوتاکردنەکە نەخێر تا ئێستا ئەو لەحزەیە نەکرایە چونکە ئەو لیستەی کە ئێستا کراوە ئیتفاقیان لەسەر کرد ئەوە دەبیتە ئەساس لۆ مانگەکانی داهاتوو بەبێ گۆڕانکاری. بەڵێ سوپاس دەکەم چەند پرسیارێک تر بە کورتی هاوڵاتێکی تر پرسیاری کرد دەڵێ ئایا ڕاستە پرۆژەی 20 ساڵ خزمەتکردن 12 موچە
ئیکرامیە دراوەتە پەرلەمان مەبەستی هەمواری یاسای خانشین بوو کە تەمەن بکرێتە 64 ساڵ وەبزانم لە پەرلەمان ئێستا گرفتی بۆ دروست بووە ئەوەی کە تەمەن بکرێتەوە بە 63 ساڵ بەڵێ نانا تا ئەو لەحزەیە هەر شێستە لە عێراق هەر شێستەوە تعدیل نەکرایە بەڵێ بەتەمانە تعدیلی بکەن لە عێراق بەڵام ئەویش مەشاکلی خۆی هەیە تا ئەو لەحزەی کە من و جەنابەت قسەی تێدا دەکەین نەخێر لە عێراق هەر شێستە و هەتا ئێستا موافقنین لەسەر ئەوەی کە جارێکی تر تعدیل بکرێتەوە لۆ 63 و 64 بەڵێ هاوڵاتێک تر پرسیاری کرد دەڵێ ئەوانەی لە سویەکی 2024 خانشین بوون شمولی 12 موچە دەکەن سیویەکی 2024 بەڵێ واللهی ئەوان ئەزانی ئەو بزەبت ئەمن ناتوانم قسەی تێدا بکەم بەڵام ئەوەی ئەمن جۆم لێ بوو لە ڕئیسی هەیئەی تەقاعودی وەتەنی وتی لێ ئەوانەی لە یەکی 2025 لۆ سەرێ خانەنشین دەبن ئێمە حازرین موچەکە ئەوەکەیان بدەین 12 با بڵێن موچەکەیان بدەینێ بەڵام بە حقیقەت ئەو تەفاسیلە بلانی ئایا پێش یەکی 2025 چۆن دەبی نازانم هاوڵاتی دەڵێ بۆچی دکتۆر لەگەڵت لە دەڵێ بۆچی دکتۆر فازڵ وتوێتی مانگی داهات و خراپتر دەبێ نه ئەمن نەمگوتیەکەی گوتی مانگی داهات و خراپتر دەبێت کاک ماوەسیەوە بوو لێدوانێک لەو ڕۆژانە بەناوی بەڕێز وتت موچەی مانگیەک دێ بەز ڕەنگە مانگی دوو کێشەی بۆ دروست ئەوە پێشتر بوو کاکە حەکیم ئەوە پێش ئەو ڕێککەوتنە بووە زانی ئەمن ترسم لەسەر چ بوو تەماشای ئەمن ساڵێک زیاترە جەنابەت دەزانێ من دەڵێم کێشەی موچە لەسەر مەسەلەی داهاتی ناوە خۆیە ئەگەر کێشەی داهاتی ناوە خۆ چارەسەر کرا واتە نیوەی داهاتی ناوە خۆ تەسلیم بە بەغدا کرا هیچ کێشەیەک لە پێش موچە نامینی و ئیشەکە دەڕوات ئەگەر تەماشایی مەسەلەی داهاتی ناوە خۆ چارەسەر نەکرێ بەڵێ ئێستاش دەیڵێم لە مانگەکانی داهاتوو مشکلە دروست دەبی ئەو قسە کۆ نەکردم پێش ئەو ڕێککەوتنەیە ئێستا ڕێککەوتن لەسەری ئێستا ڕێککەوتن کەواتە مەفعولی ئەو قسەیە نامینی ئەزانی کاکە ئەبن ممکنە ئەو ڕۆژ بەیانەکەی ئەو قسەم کرد لەگە کەێن وابزانم لەگەڵ کەناڵی کەێنێن بۆ ئەو قسەم کرد ڕاستە و ممکنە سەعات 10 لێ بدەن متاخیرە بەڵام ئەوە پێش ڕێککەوتنەکەیە بادام ڕێککەوتن لە سەرداهاتی ناوە خۆ کەواتە کێشەکان چارەسەر بوون باشە سەبەر بە خانشینی سەربازی بڵێن خانشینی مەدەنی هاوتاکراوە لەگەڵ عێراق بەڵام خانشینی سەربازی بۆ هاوتا ناکرێت تاکو ئێستا ویل کرا وزارەتی پێشمەرگەیە ئەوەندەی کە بەڕێز داگاداری پرسیاریان کردووە واللهی معلوماتم نییە دەتوانم دوای لۆت بپرسم و لە بەڕێز ڕئیسی هەیئەی تەقاعودی وەتەنی بەغدا بزانم چییە مۆزوعی هاوتاکردنی خانەنشینی پێشمەرگە ئیشکالی هەیە یان نا ئەو لەحزەیە هیچ معلوماتەکەم لەسەری نییە بەڵێ دەڵێ هاوڵاتی دڵێ بادوا پرسیار بێ فەرقی بینی موچە لە وەزارەتێکەوە لە بەغدا و لێرەیەک دەخرێەوە بزانام قسەمان لەسەر کە دەبزانم ئەگەر موچە جیاوازی موچە لە بینی هەرێم و بەغدا فەرمانبەر نەناوە قسەمان لەسەر کرد کە ئینشاءڵڵا حەقی خۆیانە هاوتا بکرێت بە جۆرەی قانون و بە جۆرەی دەستوریش بەڵێ سپاس دەکەم ئەگەر شتێکت ما بێ پێ دوای ئەگەر هەرێم و بەغدا هەردوو لایەن پابەند من و هەرێم پابەند بە ڕاستکردنی داهاتی ناوخۆ لیستەکان لە مۆدۆ ئەلکترۆنی دەبن مانگیەک دەکرێتە بنەما ئینشاءڵڵا ساڵێکی پڕخێر و خۆشی دەبێت بەڵێ کاکە حەکیم ئینشاءڵڵا ینی تەنها کێشە هیچ کێشێک لەسەر لیستەکان نەمایە چارەسەر بوو مشکلەی تەوتین تا حەدێکی زۆر چاوپۆشی لێ دەکرێت چونکە بینی هەژماری من و تەوتین مشکلەکان چارەسەرن تەنها کێشە مەسەلەی داهاتی ناوە خۆیە خۆشبەختانە ئەو ڕۆژێمان لێبوو ئەوەش ئیتیفاقی لەسەر کرا مادام هەرسێ کێشەکە حەلبوون کەواتە ئینشاءڵڵا کێشە نابیت ئەگەر هەردوو لا پابند بن بەوەی کە ئەوڕۆ تەوقیعیان کردیە هیچ کێشەیەک لۆ موچەی موچەخۆرانی لە ساڵی 2025 دروست نابی بەڵام ئەگەر لەسەر مەبلەغی داهاتی ناوەخۆ نەگەنەیەک و کێشە دروست ببی بەڵێ ئەوە کێشە دروست دەکات لە مستەقبل ئومێدمان زۆرە کە ئەو کێشەیە دروست نەبیتی سوپاس دەکەین پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی ئێماندومان کردی سوپاسی ئامادەبوونی بەڕێز دەکەین سوپاس بۆ ببینی لای بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ